پرۆگرامەکەمان تایبەتە بە کورد بەچی بەناوبانگە ئێمە لە هەموو دنیادا دەزانین هەموو قەومیەتەکان هەموو دەوڵەتێک هەموو شارێک حتا گەڕەکەکانیش بە شتێک بەناوبانگن کللتوری ئینسان وایانی دەبێ شتێک هەبێت تاوەکو پێی بناسرێتەوە ئەمڕۆ پرۆگرامەکەمان لەسەر دەبێت دەمانێت بزانین کورد خۆمان بەچی بەناوبانجی کورد وەکو نێتەوە خاوەن خاکەکە خاوەن بڵێن ملەتێکەکە لەسەر خاکەکەی دەژی بەس وەکو بڵێ کەلتور و شارستانیت بە حکمی ئەوەی ئەمە هەتا ئێستا لە ناو شارستانیت نینە حکمی مەهەر عقلیت بڵێن حکومەکی دەرەبەگایەتە عقلیەتەکی دەرەبەگایەتە لە ناو عقلیەتی دەرەبەگایەتی هێز حکوم دەکا دایم ئێمەش کورد ڕەنگە زۆر کەس بڵێن وڵا کورد لە ڕووی ناندەریان لە بۆ ئەو بێگانان زۆر باشن بەس ئەوەش لە هۆکارێک دەگەڕێتەوە کورد کە کەسێکی بێگانە دەیەوێ پیاوەتی خۆی نیشانی ئەو کەسەی بدا بڵێ کاکە ئەمیش هەمە ئەمیش پیاوم بەس ئایا لەولاش کە دەبینی لەسەر پارچەیەک زەوی هەش کەس نۆ کەس یەکتر دەکوژی لەسەر گایەکی چەند کەس یەکتر دەکوژن لەسەر کێشەیەکی زۆر کۆمەڵایەتی دەستلۆخینی یەکتر دەبن دائیم کورد ئەو ملەتانەی دروستکراوی دوای جەنگەکانن یان لە ڕووی سەقافەتی و تێگەیشتیەوە دواکەوتونە ئەو کێشیان هەیە شتێکش هەیە کورد بوونی نییە کورد بەس لە ناو مرۆڤەکان وجودی هەیە یعنی ئەتوو دەڵێ ئەمن کوردم بەس لە دەرەوەی تو بوونی نییە یعنی تەماشا دەکەی کورد لە دێری زەمانەوە پارچەیە یعنی ئەگە بگەڕێ و لای سەردەمی سەفەویەکان و عوسمانیەکان دائیم دەبینی برایەک پشتی بە سەفەویەکان بەستە برایەکیش کە لە بۆ سبێنی چووە پشتی بە عوسمانیەکان بەستە چونکە کورد خۆڕسک نییە یعنی دەبی دیلەمۆیەک هەبی بیسوڕێنی بەخۆی ئەو توانایی نییە دائیم چ دەکا گەورەی خۆی لە هێزەکی دەرەکی دەبینیتەوەی پاڵپشتی بکە ناشوێ بەڕاستی یعنی ئێستا هەر ناوچە و گەورایەتی خۆی بە هەموو دنیای نادا ئێستا لە قەبیما ئەمسا لە ساڵی پەنجایەکان کە بابم شتی لە گۆڤاری هەتا دەنووسی لە ڕچی حکوومەت دەنووسی ئەحمەد کوردی ئێستا ئەمن کە ئەو نازناوەم پێوەیە باوەڕ بکە هەندێک جار شەرم لە خۆم دەکەم